من ناوم پشدەر حسێن پیرۆتە ناسراوم بە پشدەری لە مناڵیەوە حەز و ئارەزووی ئەو شتانەم هەبووە بەس سەرەتا بۆ خۆم وەستای لە گوڵگەچکاری بووم دوای 2006 دەستم بەو کارە جوانکاریانە کرد کە زانیم لە لای خەڵک خۆشەویستن و خەڵک گرنگیان پێدا منیش دەستم بە ویشانە کرد و ئێساش لەخوای بەزات بێ سەرکەوتومە عادیقە دەکەم لە باخ مەقاڵە دەکەم شوێنی گۆژ بژاندن تەندور شوێنی کورە لە ژوورێ کورەکە دەتوانێت شیوی تێدا لێ بنێ تکەی لێدێ یعنی هیچ دوو کەڵ ناتەوە ژورێ بۆنیش ناتەوە هەتا ماسیش تێدا بژێنی یەک مشکلەی نییە. من دوای هاوسەرگیری بە کرێکاریشم دەکرد کە کرێکاریم کرد 1 ساڵ کرێکار بووم لە بەندەستی وەستای لە بەخ فێری گەچکاری لە بەخ بووم دواتر حەز و ئارەزوم هەر لە مناڵیەوە بۆ کارانەی خۆم هەبووە وازم لە بۆ گەچکاری هێنا دەستم کرد بەو ئیشانە کە زانیم خەڵک ئەو شتانی خۆش دێ من زیاتر حەزم کرد پەرەی پێ بدەم سپاس بە خوای گەورەش نزیکەی 20 کەس تا 25 کەس لە بەندەستی خۆم فێرم کردووە بە شانازیشەوە ئیش دەکەن ئێستا بژێوی ژیانیان لەسەر ئەو وشەی ئەو گوڵیان بێنەوەی بۆ مەسلەی سەعب باخ یان سەعب ماڵ یان شوێنە گەشتیارەکان یان مەطعام هەیە دەڵێ حۆڕ بە بۆ خۆت ئەوەی کە بمناسێ ناخی من بزانێت چۆنە کە چۆن بەدڵسۆزان ئیش دەکەم دەڵێ حۆڕ بە بۆ خۆت چی دەکەی بکە هەشە ئێستا بۆن من ئەو سەعب باغە ئەلێرەکانە لەسەر دڵیوی کردومە ئەوە کوڵ دێ دەست خۆش بێ لەو کەشوی وای بە چارچ خۆینەوە ئەوە خۆی بە کەرپوچی جوان ناتەوە ئاوەکەەوەی کە لە بغا ئەوە سەرەتا کەرپوچی حراریە ئەو کەرپوچە حراریە ئەوە نەسووزە دای دەنین ئەو جار ئاوەکو گومبەتێکی لێ دەکەینەوە بۆچی بۆ کوورێ ئەو بۆ ماسی برژاندن و بۆ شتیە سەرەتا کە ئەو کەرپوچە حراریەمەندانە دوای کەرپوچەکەی قوڕی لێدەین دوای قوڕەکە سیمێکی لێدەین دوای سیمەکە یانەوە تا بە کەرپوز دەکەینێ چوار گۆشە یان کابرا بە حەز و ئارەزووی خۆی دەڵەبووم کە گومبەتێک ئێستا ئەو هینێ لێ دەدەن ئەو واڕنیشەکە بۆ ڕەونەقی بەردەکەیە بۆ ڕەونەقی ئەوەیە چیمەندوە کە ڕەونەقی بداتەوە شتێکی جوان بێ ئەوە نمونەی کارەکانی منە کارێکی زۆر جوان و سەرکەوتووە خەڵک زۆر ڕسمی لێلا دەگرێ زۆر دڵیان پێخۆشە لە زۆر پەیج شتەکان دەیان ناوە لە کانیوتمان کردومە مەطعەمێکی لێ بۆ دوسێ مەطعەمان کردومە لە سلێمانی کردومە لە هەولێر کردومە لە ڕانێ کردومە یعنی لە زۆربەی شار و شارۆچکەکان لە زۆربەی باغەکان ئەمن ئیشی جوانکاریم تێدا کردو جێپەنجەی خۆمی تێدا دیارە ناوم ڕاهۆزە ڕاهۆز جەلال دەستپێکی ئەم ئیشە سەری هەڵدا وەکو هاوڕێت و دۆستایەتی ماوەی 12 ساڵ پێش ئێستا لەگەڵ ئەم وەستایە دەستم بە ئیشکردن کرد هەروەکو هاوڵاتیشی ئاسایی هەمووکو بێ ئیشێک بەردەوام بووین لەگەڵ ئەم ئیشانە تاوەکو پێگەیەکمان پێکهێنا ڕاستە زۆرمان دوو دەبین لەم ئیشەدا بەڵام کاتێک کە دەبینین ئیشەکە تەواو دەبێت کاتێک کە خاوەن ئیش دڵخۆش دەبێت تێیدا ئێمە زیاتر دوو هێندا هەست بە دڵخۆشی دەکەین هیچ ماندووبوونێکمان لە یاد نامێنێت ئێرەکانە لەسەر شێوازێکی گوندێکی قەدیمیە بۆ منە لەوێ قادرمەم داناوە بووکو زاوە کە لەسەری دانیشتووە
لەوێ ژن و پیاوێک ڕاوەستاوە ئەوە تەلەفریکە دێتە خوارێ ئەوە ئەو پیاوە لێ مەلەی دەکا خۆی هەڵداتە ناو ئاو ئێرە وەکو ساباتێکە ئەوە مەچینەیە دووگای سوار کردووە ئەو مەچینەیەکەیە ئەوە ژن و منداڵم چونە ئەو شوێنی تەلەفریکەی ئەوە هەر لەسەر شێوازی قەدیمە ئەسپ و زەلامە لەسەری ئێرەکانەش ئەوەیان خانووە ئەوەشان ئاغەڵە ئەوە مانگا و مەڕ و شتوێتیدا کات خۆی ئاغەڵ بووە سەرەی خوارەی سەرەشی ماڵ بووە ئەوەش دانیشتێکی ژن و مێرد و پانکەوشتیان لە پێشەوە ئەوە پیاوێکە کە خەوتووە بەیان بەرە بەیانی ژنەکەی منداڵەکەی پشی لێ کاتووە لە تەنیشتی دانیشتن هەر لەسەر شێوازی قەدیم قادرمەکانیش هەموو بە خۆم دروستم کردووە ئەوەش مزگەوتە مەلایە لە پێش دەرگای مزگەوتەکە ڕاوەستاوە لەسەر شێوازی مزگەوت بەگچکەوی کردنە هەمیشە گوتیانە دەستی ماندوو لەسەر زگی تێرە ئەمیش دەستم داوەتەوە کارە ڕاستە بۆ بژێوی ژیانمە بەڵام حەز و ئارەزووی خۆشمە زۆر حەز دەکەم شتی جوان بکەم لە هەر شوێنێک ئیشم کردبێ ئیشی زیاتر و زیاترم بۆ کابرا کردووە لەبەرەوەی یەکەم بژێی ژیانم بژێی ماڵ و منداڵم دووەمیش حەز و ئارەزوو کە ئەوەندە حەزم لە شەکەی خۆم ئەوەندەی شەکەی خۆم خۆش بێ دەمەوێت تێیدا سەرکەوتوم و کە کەسێک بەم دەڵە دەست خۆش بێ ئەوەندەی کە ئەمن دڵم پێی خۆش دەوێت شتی جوانتر دەکەم